بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش تەندروست باش و ئاسوودە و کامەران بن. سواز بەخوام ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە لە خزمەتتان نابین لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڵگە و بابەتی جیاواز مێدەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. سپاس شوان. عزیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای میهرەبانتان لێبێت و ئەم کاتەوە هەموو کاتێکتان هەر شاد و تەندروست بن. تەوەری یەکەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەر زیانەکانی چەوری سەرجگەر بە دڵنیاییەوە بەشێکی زۆرتان ڕەنگە زۆر جار کە سۆنارتان کردبێ دکتۆر پێوتبن کە چەوری سەرجگەرتان یاخود لە هەندێک لە پشکنینە تەندروستیەکان پێتان توێ ڕێژەیەک لە چەوری سەرجگەرتان هەیە. لەم تەوەری یەکەمی بەرنامەدا قسە لەسەر زیانەکانی ئەم چەوریە دەکەین بزانین زیانەکانی چین و چۆنن کە پسپۆڕێکی تایبەت لەو بوارە میوانمان دەبێت. و تەوەری دووەممان دەچینە هەولێر هاوکارمان عیمران پێشکەشمان دەکات لەسەر پاراستنی خێزان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چونکە بە دڵنیایە دیارە ئەمڕۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندە سوودیانێ هێندەش زیانیان هەیە دەکەوێتەوە سەرەوەی کە چۆن ئێمە بەکاری بێنین بۆی قسە لەسەرەوە دەکەین لە تەوەری دووەمدا بزانین چۆن خێزانەکانمان و سنوور و پەرژینی خێزانی خۆمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لەم ڕۆدا هیچ سنوورێکیان بۆ دیاری نەکراوە بەپارێزین کامە دوو تەوەری سەرەکی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان دەبێت. وەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوها بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ کەوە کاماژەمان پێکرد قسەکردن لەسەر زیانەکانی چۆری سەرجگەر با بزانین بەگشتی کاری جگەر چییە و ئایا کاتێک کە چۆری لەسەر جگەر دەنیشێت زیانەکانی چین و چ کاتێک ئەم ڕێژەی چۆریە دەکاتەوەی کە بڵێن مەترسی هەیە و هۆکارەکانی نیشتنی چۆری لەسەر جگەر چی و چی لەسەرم بابەتە میوەنداری زۆر بەڕێز دکتۆر ڕۆشمان ڕەحمان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و هەرسوو جگەرمان کرد و کاک دکتۆر بەخێربێت زۆر بەخێربێت کاک دکتۆر بە پێشەوەی کە بینە سەرەوەی کە بزانین زیانەکانی چۆری لەسەر جگەر چییە ڕۆڵی جگەر لە ناو پێکاتەوە لەشی ئینسانە چییە؟ بەڵێ زۆر سپاس جگەر خۆی ئەندامێکی سەرەکی لەشی ئینسانە ینی ئۆرگانێکی سەرەکیە پێڵێن ڤایتەڵ ئۆرگان کە لە 5 ئەندام پێک هاتوون ئینسان لەوانەیە بەبێ ئۆرگانێکی تر وەکو مەعیدە بژی وەکو دەست وەکو قاچ لەوانەیە ئەم شتانەی نەبێ بتوانێت بژی بەڵام بەبێ جگەر یان بەبێ ئەو ئەندامانەی کە پێڵێن ڤایتەڵ ئۆرگان ناتوانێت بژی کەواتە ئۆرگانێکی سەرەکی جسمی ئینسانە وەک گەورەترین ئۆرگانە لەناو جسمی ئینسانە جگەر مەکینەیەکی زۆر گەورەیە ئەتوانین بڵێن زۆربەی زۆری ئیشەکانی لەشی ئینسان بەڕێیەکە بە تایبەتی فلتەری خوێنە چکە دوای ئەوەی کە هەر خواردنێک ئەمەژرێ ئەچێتە ناو جگەر لەوێ فلتەر ئەکرێ لەوێ مێتابۆلیزمی دەرمان و خواردن و ئەو شتانەی بەسەرایەت جگەر ئیشانێکی زۆری هەیە زیاتر لە 400 ئیشی هەیە ڕاستی ناتوانین لێرەیە باسیکەین هەر ئەوەنە ئەتوانین بڵێن کە ئۆرگانێکی سەرەکیە کە بەبێ جگەر ژیان مەحاڵە یەکێ لەو ئیشە سەرەکیانەی کە هەیە وتمان فلتەرکردن یا مێتابۆلیزم یان لابردنی ژەهرەکانە و دروستکردنی چۆری و پرۆتین و ڕێخستنی کاربۆهیدرێت و ئەم شتانەیە یەکێتر لە ئیشەکانی دروستکردنی ئەو هینا فاکتەرانەیە کە کڵۆتی خوێن دروستەکەن یەکێتر لە ئیشەکانی مەناعەت دروستەکە ینی فلتەرێکی گەورەیە کە ناهێڵێ بەکتریاکان یا ژەهرەکان تێپەڕ ببن کەواتە کاک دکتۆر ئەم ئەندامە گەورەی ناو جەستەی مرۆڤ کام لەو شتانە زووتر با بڵێن زیانی پێگەێنن تووشی گرفتیەکان خەلەلی بۆ دروستەکان خودی خۆی ژەهراویەکەن یاخود ئەکتیڤیەکەی لاوازەکەن بەڵێ جگەر بە حکمی ئەوەی بەرکەوتەیەکی زۆری هەیە لەبەرەوەی ڕاستەوخۆ کە ڕەبتی بە کۆندامی هەرسەوە هەیە هەر خواردنێک هەر شتێک بچێتە ناو خوێنەوە بمژرە لە ڕیخۆڵەوە ئەوێ بچێتە جگەر اینجا ئەگەڕێتەوە بۆ دڵ لەبەر ئەوە کۆمەڵی شتی زۆر هەیە زیانی پێگەێنێ بەڵام باوترین شت لەو شتانەی کە نەخۆشی یا کێشە بۆ جگەر دروستەکە مشکیلەی نیشتنی چۆریە لە ناو خانەکانی جگەرە یەکێتر لەوانە ڤایرۆسەکانە کە تەسیری تێکە و هەوکردن ڕۆیە یەکێتر لەوانە بەکارهێنانی دەرمانە کە ئێمە ڕۆژانە زۆر بەمان دەرمان بەکارێنین کە دوای ئەوەی کە دەرمان بەکارێنی ئیلاوێ بچێتە جگەر لەوێەوە هەنێ وەکووتمان مێتابۆلیزمشتی بەسەرایەت و فلتەری ئەکا یا ئەوەیە لە ڕێی زراوە ئەکاتە دەرەوە یا لە ڕێی گورچیلەوە کەواتە بەرکەوتەیەکی زۆری هەیە لەبەرەوە کۆمەڵێ نەخۆشی زۆر ڕووی تێئەکا زۆر باشە کاک دکتۆر زۆر جار کە سۆنەر دەکرێت دەوترێت ڕێژەیەکی چۆری سەرجگەرت هەیە کە ئەمە هاوڕێکی بابەتەکەی ئێمەشە ئەم چۆریە چییە لەسەر جگەرانیشێت و چ کاتێک دەتوانین بڵێن ڕێژەکەی ئەوە ئەگاتەوە واستی کە ئیدی بڵێن مەترسیدارترە بۆ خۆمان واروەها هۆکارەکانی نیشتنی چۆری لەسەر جگەر چی و چیە؟ باڵ ڕاستی مەسلەی نیشتنی چۆری لە ناو جگەرە نەک لەسەر جگەر چونکە چۆری لە ناو خانەکانە ئەنیشێ ئەمەش بە تەبیعی بڕێکی زۆر کەم چۆری لە ناو خانەکانە ئەنیشێ وەکو وتمانێکە لە ئیشەکانی جگەر خۆی ڕێخستنی ئیشەکانی چۆریە لەبەر ئەوە ئەگەر زیاد لە حەد چۆری بخورێ یان زیاد لە حەد کاربۆهیدرێت شیرینی بخورێ ئەگۆڕێ بۆ چۆری و لە جگەرە ئەنیشێ زۆربەی ئەمەش نیشانەیەکی نییە ڕاستی یان لە ڕێی سۆنەرەوە کە چووە کابرا نەخۆشەکە بۆ شتێکی تر سۆنەری کردووە سۆنەرێکەکە سیرەکە لە جگەریە چۆری نیشتووە
یان ئەچێ هەنێ فەحسی خوێنەکات چێکە بەکات ساڵانە سێرەکە ئەنزیمەکانی جگەری بەرزەوە بە شوێنێ ئەچی سێرەکەی مەسەلەکە نیشتنی چوریە لە جگەرە. ئەمەش ڕێژەکەی وەکو وتمان ئەگەر لە سا 5 کەمتر بێ ئەوە تەبیعی زۆربەی ئینسانەکان هەیەی، بەڵام لە سا 5 بەرەو ژوور چوری لە جگەرە لە خانەکانی جگەرە بنیشێ پێی ئەڵێن ڕێژەیەکی کەم چوری لە جگەرتان نیشتووە. باشە دکتۆر کاتە زیانەکانی چین؟ بەڵێ زیانەکانی چوری جگەر تا ئەم ساڵانەی دواییش بە شتێکی ئاسایی داهێنرا کە چوری لە جگەرە بنیشێ. خۆی سەرەتا لە ساڵی هەشتاکانە ئەوە ئاشکرا بوو کە ئەزانرا چوری جگەر بەهۆی لەو کەسانەیە زۆرە کە کحول لە خۆنەوە، بەڵام دواتر سێرەکەن کۆمەڵی خەڵکی زۆر چوری جگەریان هەیە و کحولیش ناخۆنە یا بە ڕێژەیەکی زۆر زۆر کەم کحول ئەخۆنەوە. لەو کاتانەیە گرنگیان پێنەیە وا دانرا کە ئەمە شتێکی ئاسایی بێ، بەڵام بەرەبەرە دوای مدەتێکی زۆر دەرکوت کە ئەمە زیانی تایبەتی خۆی هەیە. ئەگەر ڕێژەیەکی زۆر کەم بێ ئەنزیمەکانی جگەر بەرز نەبن هەوکردنی تیانە بێ ئەمە کێشە دروست ناکە، بەڵام ئەگەر وازی لێبێنی بە شوێن ڕێنمایی و چارەسەران نەچی بەرەبەرە هەوکردنی جگەر ڕوئەیە ڕیشالبوون لە جگەرە دروزە بێ تەشەمع دروزە بێ کە بە مۆمبوونی پێ ئەڵێن کە ئەمەش هەنێ جار ڕێژەیەک لەم تەشەمعاش ئەبێتە دروستبوونی شێرپەنجەی جگەر کە ئەمە مەترسیدارە وە تەشەمعەکە بۆ خۆشی واتە تا ڕادەیەک ئەتوانی بڵێن لە کارکەوتنی جگەرە کە گەڕانەوەی نییە. ئەمە کە جگەریش لە کارکەوت وەکو وتمان ئینسانەکە ناتوانێت بە شێوەیەکی ئاسایی بژی. کەواتە دکتۆر یعنی کاتێک بۆەوەی ئێمە زۆرجار هەنێ خواردنە خوڕێ لە ئەمە چۆری ناوخوێن زیاد دەکات دەمارەکانی ناوخوێن ئەگوێت کۆمەڵێک بابەت هەیە. سەرەکی ترین ئەو شتانە چین ئێمە لە ڕۆژانژیانی ڕۆژانەمانە بەکاری دێنین ڕاستەوخۆ دەبێت هۆی زیادکردنی نیشتنی چوری لە ناوجگەرە یاخۆت پاڵنەرێکە بۆ ئەوی چوری ناوجگەر زیاد بکات. بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە ڕاستی خۆی نیشتنی چوری ئەبێ هۆکاری هەبێ و شتێ بە شوێن هۆکارە بگەڕێن. باوترین شتێک کە چوری لە ناو جگەرە دروستەکە قەڵەویە یان زیادبوونی کێشی ئاسایی. قەڵەوی ژووە پێناسە ئەکرێت لای ئێمە بە شێوەیە علمی ئێمە هاوکێشەیەکمان هەیە BMI پێڵێن بەدی ماس ئیندێکس کە ئەمە ڕێژەی کێشی ئینسانەکە لەگەڵ باڵایە وەرەگرین و ڕێژەیەکمان دەسەکەوێ کە تەبیعی ئەبێت لە بینی 18.5 تا 24.9 یا 25 جابێ. ئەگەر ئەم بەدی ماس ئیندێکسە لە 25 زیاتر بوو پێی ئەڵێن کێشی زیادە هەیە ئەم کەسە. ئەگەر لە 30 زیاتر بوو پێ ئەڵێن قەڵەو باشام کەسە قەڵەوە. جاوتمان هۆکاری سەرەکی نیشتنی جگەر قەڵەوی کەسەکانە. ڕێژێ قەڵەویش لە جیهانە زۆر زۆرە. ئەوانەی کە وتمان کێشیان زیادە و BMI-یەکان لە 25 زیاترە تقریبان لە 140 خەڵکی ئەگرێتەوە. ئەوانەی لە 30 زیاترەواتە قەڵەون لە 113 خەڵکی لە عالەمە قەڵەون. ئەم قەڵەویەش ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دروستبوون و نیشتنی چوری هەیە لەسەر جگەر. ئەمە هۆکاری سەرەکی. یەکێک لە هۆکارەکان بوونی چوری بەرزبوونەوەی چوری لە ناو خوێنە ئەتر چوری سیانی بێ کە ترایگلیسیرایدی پێڵێن یان چوری کۆلیسترۆڵ بێ. هۆکارێکی تر بەکارهێنانی کۆمەڵێ دەرمانە بۆ نمونە تامۆکسیفینی پێڵێنەوە لە ئافرەتە لە مشکلەی شێرپەنجەی مەمکوشتا بەکارێت یان ئەمایەدوارن بۆ نەخۆشیەکانی دڵە یان هەنێ مادەی ترمان هەیە میثۆتریکسێدی پێڵێن بۆ جومگەکان بەکارێت یا ئەو ستیرۆیدەی کە هایدرۆکۆرتیزۆن و پریدنیزۆڵۆن ئەوانەی کە ڕێژەیە زۆر خەڵکی بەکارێن و مەترسیەکەی نازانن یەکێکە لە هۆکارەکان. هۆکارێکی تر بۆ نیشتنی چوری کە بێ بیزانین ئەویش لە کارکەوتن یان کەم ئیشکردنی غودەی دەرەقیە تایرۆید کە پەریزادەی پێڵێن. هۆکارێکی تر لە ئافرەتە بوونی کیسی سەر هێلکەدانە کە ئەمەش چوری زیادەکە. هۆکارێکی تر کە بیرمان چوو زۆر مهمە بوونی جۆری دووەمی شەکرە. هەر کەسێ جۆری دووەمی شەکرەی هەبێ تقریبەن لە 180یان چوری لە ناو جگەریانە ئەنیشێ. هۆکارێکی تریش کە ئەوڵیش باسمان کرد کە سەرەتا هەر ئەمە ئەزانرا خواردنەوەی ئەلکۆحۆلە بە شێوەیەکی ڕۆژانە و زۆر باشکاتۆر کاتە
جاران دەیانوت پێویستە 6 مانگ جارێک ئینسان چەکی تەندروستی خۆی بکە پشکنین بکە تا چەندە گرنگە کە ئەمڕۆ ئێمە بیرمان لە ئەوێ بزانین چکە جگەر وەک ئاماژەت پێکرد ڕۆڵی سەرەکی لە پێکاتی لەشی مرۆڤدا هەیەوە وەکو دەست و قاچ نییە گەریشی نەکراسایی بێ گەڕانەوەشی چەند جار چۆن یا چ کاتێک پێویستە ئێمە زوو چێکی خۆمان بکەین و پشکنین بۆ خۆمان بکەین بزانین جگەرمان سەلامەتە؟ بەڵێ ئەمە هەم ڕەبتی بە تەمەنەوە هەیە هەم ڕەبتی بە وەزنی کەسەوە هەیە ئێستا زۆربەی زانایان زانا پزیشکەکان لەگەڵ ئەوەیان کە ئەو مناڵانەی کە وەزنیان زیادە یان قەڵەوەن پێویستە پشکنین دەست پێ بکەن لە 20 ساڵیەوە یا هەر لەو کاتەوەی کە هەستی کرد قەڵەوە دوایەوە کە تەبیعی بوو 3 ساڵ جارێ 4 ساڵ جارێ ئەمە لە مناڵیەوە یان ئەو کەسانەی تەمەنیان ئەگاتە 35 بۆ 40 ساڵ وا باشترە 6 مانگ بۆ ساڵێک پشکنینەکان بکەن تر بۆ جگەر بێ بۆ چەوریەکان بێ بۆ شتی تر بێ بۆ فەحسەکانی تر مەسەلەی پشکنینی جگەر بە تایبەتی وا باشترە ئەو کەسانەی کە وەزنیان زیاترە زووتر دەست پێ بکەن تەنها نەگەڕێن بە شوێن چەوری ناو خوێنە چکە هەنێ جار چەوری ناو خوێن کە ترایگلیسیرایدی پێڵێن چەوری سیانی لەگەڵ چەوری کۆلسترۆڵە ئەمانە تەبیعەن لە خوێنە بەڵام چەوری لەسەر لە ناو جگەرە نیشتووە لەبەرەوە ئەتوانی تۆ لەگەڵیا سۆنەرێکیش پێ ئەڵتراساوندێک پێی بۆ ئەوانەی کە قەڵەوەن ئەو کاتە ئەگەر ڕێژەکە دیاری کرا و چەوری هەیە لەسەر جگەری نیشتووە وا پێویستە شوێن ڕێمایەکان بکەوێ و سەردانی پزیشکی پسپۆڕ بکە دکتۆر بابەتێکی تر هەیە بۆ جگەر ئەتوانین بڵێن شتیوە هەیە زۆرجار دەڵێن بۆ ماوەیی تووشی نەخۆشی شەکرێتەکە یاخود کەم ئاسنی کەم خوێنی کۆمەڵێک بابەت هەیە ڕەنگە باوک بیدا بە مناڵەکەی بۆ جگەرم حاڵەتانە نییانێ پرسیارێکی زۆر جوانە بە تەکید بۆ ماوەی لە زۆربەی زۆری نەخۆشیەکانە کاریگەری و جێدەستی خۆی هەیە یەکێ لەوانەش کە تەسیر دروستەکە لەسەر جگەرە بەڵێ چۆن دروستیەکە بۆ نمونە هەنێ عایلە هەن بە عام قەڵەو نین مشکلەیان نییە وەزنیان ڕێکوپێکە بەڵام ئەم عایلە زۆربیان چەوری لە ناو خوێنیان نابەرزە وەکو وتمان پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان چەوری ناو خوێن و چەوری سەرجگەرە هەیە یعنی ئەو کەسانەی چەوری لە خوێنیان نابەرزە احتیمالی زۆر هەیە لە ناوجگەریشیانە چەوری بنیشێ بەڵام شەرد نییە ئەو کەسەی چەوری لە خوێنیان تەبیعیە چەوری لە ناوجگەریشیان نەبێ زۆرش کاکتۆر کاتە ڕێگە چارەسەرەکان چارەسەری سروشتی ئۆلەوەی کە مرۆڤ خۆی پابند بێ بە وەرزشەوەیە بە جۆری خۆراکەوەیە هەروەها گەر ڕێژەکە هاتوو لە پێنج زیاتر بوو چارەسەری تەندروستیەکانی چین بەڵێ خۆی مەسەلەی چارەسەر یەکەم شت دەبێ بگەڕێن بە شوێن سەبەبەکەیە ئایا ئەتوانی سەبەب بدۆزینەوە ئەگەر سەبەبمان دۆزیەوە بۆ نمونە سەبەب قەڵەوی بوو چارەسەر چییە دابەزاندنی وەزن و وەرزشکردنە بە شێوە ڕێکوپێک ئەگەر هۆکارەکە بەرزبوونەوەی چەوری بوو ئەو کاتەویش هەر وەرزش لەگەڵ دابەزاندنی کێشە لەگەڵ دەرمانە ئیسفادەکەی ئەگەر شەکرەی جۆری دووەمی هەبوو ئەبێ بە جوانی کۆنتترۆل بکرێ غودەکەی تەماڵ بوو ئیشی نەکرد باش ئەبێ ئەوە عیلاجی بینێ و یان ئەو هۆکارانەی تری کەواتە یەکەم شت چارەسەری هۆکارەکانە دووەم شت وەکو وتمان کە هۆکارە سەرەکیەکەی قەڵەوی بێ و زیادبوونی کێش بێ کەواتە ئەم ئینسانە ئەبێ بە شێوەیە جددی وەری بگرێ کە کێشی دابەزێنێ کێش دابەزاننیش یەکەم لەم نەخۆشیە پێویستی بەوە هەیە کە نەخۆشیەکە هۆشیاری ئەوەی هەبێ بە گرنگیەوە سێری ئەوە بکە کە ئەم نەخۆشیە بەڕاستی ئەگەر چارەسەری نەکامە ترسیدارەوێ قەنەعەت بەوە بێنێ دووەم ئەبێ ئیرادەی هەبێ سێم ئەبێ بەردەوام بێ نەک مدەتێک وەزنی جوان دابەزێنێ کێشی ئاسایی بێتەوە چەوری لە ناو جگەریان نەما اینجا واز بێنێ و دەست قەڵەو بێتەوە کەواتە وتمان بەردەوامی ئیرادەیەوێ یەکەم شت وەزن دابەزاندنە وەزن دابەزاندنیش هەم جۆری خواردنە کە کەمکردنەوەی ڕێژەی کالۆریە ڕێژەی کاربۆهیدرایتە کەمکردنەوەی چەوری زیان بەخشە تێرەکانە کە لە ناو چەوری حیواناتە هەن زیاتر بەکارهێنانی ئەو چۆریانەی کە ڕۆکین وەزایدەن بەکارهێنانی کۆمەڵی خواردنی تر باسکراوە لە توێژینەوەکانە یەکێ لەوانە کە خواردنەوەی قاوەی ڕۆژانە 2 بە 3 کوب بەکارهێنانی ئەو خواردنانی کە گەڵیان سەوزە وەکو بڕۆکلی و سپێناخ و سەوزەمەنیەکان و میوەکان بەعام ئەمانە تەسیری هەیە مەسەلەی وەرزش ئەبێ بە شێوەیەکی ڕێک و پێک بکرێ یعنی لە ماوەی هەفتەیەکە ئەبێ 150 دقیقە وەرزش بکە
یعنی ئەگەر تەوزیعیکەی ئەبێ هەفتانە 5 ڕۆژ وەرزش بکە هەر جارێ 30 دقیقە وەرزشێک کە لێدانی دڵی خێرا بێ عراق بکاتەوە نەک تەنها پیادە ڕەوی ئەگەر ئەمەی پێنەکرا هەنێ وەرزی تایبەت هەیە هەر لە ماڵەوە ئەکرێ تەمرینی سویدی پیاڵێن خۆمان یا پیادە ڕەویە زۆر سیارە بەکار نەهێنێ یا هەر ئەمانەی پێ نەکرا باشترین شت ئەوەیە بۆ خواردن و بۆ وەرزشیش پەیوەندی بە سنتەرێکەوە بکە بۆی جەدوەلی هەبێ بەڕێک و پێکی ئەم کەسە ملزەم بێ بە وەرزش و بە خواردنەکانی کاکتۆر سەرتا ماژت بەوە کرد کە لە هەشتاکانە دەرکەوتەوەوانەی کە زیاتر کوحول دەخۆنەوە کە بەداخۆ بەگشتی کوحول زیانە تایبەتەکانی زۆرن و زۆریش باس کراوە بەڵام ئەگەر ئەوانەی کە کوحول دەخۆنەوە ڕێژەی قەڵەویان زۆرتر عادەتەن قەڵەویشن ئەمانە تا چەندە زیاتر لە بەردەم مەترسی نەخۆشیەکانی جگەردان بەڵێ بە تەکید خۆی ئەگەر کەسەکە قەڵەو بێ وەزنی زیاد بێ ئەمە سەرچاوەیەکە بۆی چۆری سەرجگەری زۆر بێ و ئەگەر لەگەڵیا کوحول بخواتەوە یا ئەو دەرمانانی کە زیان بەجگەرەگەیان بەکاریان بێنێ بە تەکید پرۆسەکە زۆر خێراترەکەن زیانی زۆر خێراتر زەرری هەیە جگەرە باز نەکراوە بە شێوەیە ڕاستەوە خۆ کە زەرری بۆ چۆری سەرجگەر هەبێ نەخێر زۆر باشە کاک دکتۆر لە پاڵ ینی لە زانستی پزیشکیدا پزیشکەکان لە پاڵ وەرگرتنی دەرمان و وەروەها عیلاجی ڕاستەوخۆ بۆ جگەر زۆر جار ڕێنمایەدەن ئەو خواردنە ڕیشاڵیانە شەربەتەکانی وەکو گێزەر و پرتەقاڵ و ئەو بەشەیەکی گشتی میوەکان هەر بەڕاستی ئەمانە ڕاستەخۆ سوودەگەیان بۆ پاڵفتەکردنی جگەریان پاڵنەرێکی باشن کە جگەر بپارێزن بەڵە مەسەلەی بەکارهێنانی میوە و سەوزە کە باسمان کرد ڕیشاڵێکی زۆریان هەیە بۆ کەمکردنەوەی ڕێژەی چۆری خوێن ئیسفادەیە زۆریان لێیەکەین بۆ پاراستنی نەخۆشیەکانی دڵ کە لەو لا شۆکەوتمان ڕێژەی چۆری خوێن کەم بوویەوە کەواتە ڕاستەخۆ تەسیری لەوە هەیە کە ڕێژەی نیشتنی چۆری لەسەر جگەر کەم کاتەوە بەڵێ لە زۆربەی توێژینەکانە ئاماژەی پێدراوە بەڵام لەگەڵ ئەوەشا میوە شیرینەکان کە فرەکتۆزیان زۆرە ئەبێ تا ڕادەیەک سنووردار بکرێنەوانیش چونکە زیادبوونی شیرینی یا زیادبوونی کە گلوکۆزیان کە فرەکتۆز لە ناو میوەکانە هەیە بە زیان بە سەرمانە ئەشکێتەوە لەوانەیە بگۆڕێ بۆ چۆری جۆری فاتی ئەسید و لە جگەرا بنیشێ کاکتۆر دەرفەتم زۆر کەمەوە ئاماژەت بۆ کرد زۆر جار کەسەکە ڕەنگە هەست بەخۆی ناکاتە و کاتی کە نەخۆشیەکە زۆر بە جوانی تێدا دەرنەکەوێت حاڵەتەکانی ئەوەی کەەوە بە زیندوی بینیوتانن ئەو حاڵەتانی کە گەرێمە هەستی پێ نەکەین ئەو کاتە کاتێک دەزانین تووشی نەخۆشیەکە بووین کامانن ئایا شێرپەنجەیە ئایا ڕۆژانی شیبوونەوەی جگەرە چین ئەو حاڵەتانی هەر پێشەوەش باسکەم تەنها نەخۆشی قەڵەوی نییە ئەمە بێرم بچوو لە سەدا بیسی ئەو کەسانی چۆری سەرجگەری چۆری لە جگەریانە نیشتووە کەسانی ئاساین کە ویش هەر ڕەبتی بە شێوازی ژیانەوەیە بۆ جوابی پرسیارەکەشە نیشانەی نییە لە سەدا 90 نیشانەی نییە کەواتە هەموو کەسێک کە تەمەنی بەرەو سەرەوە چوو وا پێویستە چێگە بکە ئەنزیمەکانی جگەری سۆنەر یان ئەوانەی کە قەڵەون زووتر دەست پێ بکەن چونکە کاتێک گەیشتە ئەوەی کەماکەکان مشکلەکانی دروست کرد لە جگەرا بە شێوەی ئەو کاتە زەردویە بۆ لای ئێمە چاوەکانی زەر بوون پێستی زرد بووە ئاو لە سکیا کۆبۆتەوە هەنێ جار یەکەم جار وا هەست بە نەخۆشیەکەیەکی کە تووشی نەزیف بووە لە دەوالیەکانی سوورێنچکیە بە سەبەبی لە کارکەوتنی جگەری ئێمە پێمان نەزانیوە هەنێ جار نەخۆشیەکە ئەوە نەتەتەوری کردووە لەگەڵ یا شێرپەنجەی کە ئەمە ڕێژەکە زۆر کەمە شێرپەنجەی جگەر دروست بووە لەبەرەوە وا پێویستە پێشەوەی بگاتە ئەوەی تەشەموعی جگەر یا شێرپەنجە یا ڕیشاڵبوونی جگەر دروست ببێ ئێمە چێک ئەبکەین ئێمە بە شوێن تەندروستی خۆمان نابچین زۆر باش کاکتۆر مادام لە بابەتی جگەرایە بەم پرسیارش بکەم زۆر جار دەبینی دەڵێن فڵانە کەس لە پڕ کاتێکە نەخۆشیەکەی تێدەرکەوتووە زۆر زەعیف بووە لاواز بووە تووشی نەخۆشی جگەر بۆ دەبێت برێتە هندستان جگەری تری بۆ بچێنن ئەمانە هەمووی پەیوەستن بۆ بابەتەوە ئەمە تەنها یەکێ لە هۆکارەکانی لە کارکەوتنی جگەر نیشتنی چۆریە لەسەر جگەر ئێمە ئەبێ بگەڕێن بە شوێن ئایا ڤایرۆسی هەیە ئایا مدەیەکی زۆر جۆرە دەرمانێکی بەکارهێناوە کە زیانی بۆ جگەر هەیە ئایا مەناعەی خۆیەتی کە ئەو نەخۆشیی دروست کردووە یان هەنێ نەخۆشی تر هەیە کە لە زیکماکەوە هەنێ نەقسی ئەنزیمشتمان هەیە بۆ نمونە وەڵسن دزیزی پێڵێن
کەواتە ئەبێ ئێمە لە هەموویەوە سێریکەین هۆکارەکان زۆر زۆرن یەکێ لە هۆکارەکان نیشتنی چۆریە لەسەر جگەر بەڵێ ئەم ئەگەر چارەسەر نەکرێت بە مروری زەمن ئەمەیان کاتی پێویستە بەڕاستی تا ئەگات ئەو خۆناغی کە جگەر لە کارکەوە دکتۆر باسی ڤایرۆست کرد ئەمە زۆر گرنگە زۆر جار نەفرێک نەخۆشێک خۆیە پارێزێ بەڵام ڤایرۆسی جگەر ئەکرێ بگوازرێتەوە واتە خۆت لە ئەنجامی کۆمەڵێک شتەوە تووشی نەبی خۆی بەڕاستیەوە مۆزوعێکی زۆر زۆر فراوانە مەسلەی ڤایرۆس چونکە چەند جۆرێکی زۆر ڤایرۆسمان هەیە جۆرێکیان هەیە لە ڕێی خواردن لە ڕێی ئاو لە ڕێی فیکۆڕەڵی پێڵێن پیسیەوە کە ئەگوازرێتەوە جۆرێکی تر تەنها لە ڕێی خوێنەوە یا لە ڕێی ئەوەی کە شلەیەک لەم ئینسانەی تر خوێن بێ یا شلەیەکی تر بێ بچێتە ناو ئینسانەکەی ترەوە ئەتر لە ڕێی دەرزیەوەیە لە ڕێی بۆ نمونە حەلاقێکەوە کە جاران بۆ گوێزانیان بەکارێنا بۆ چەند کەسێک یان ئەگەر پزیشکێکی بە ڕێزی دان جوان شتەکانی تاقیم نەکا بۆ تۆ شتێک بەکاربێن دوایە بۆ منی بەکاربێنێ ئەمە ئەبێتە هۆی گواستنەوەی ڤایرۆسەکە یان لە ڕێی دایکەوە بۆ مناڵەکانی یان لە بینی ژنومێردا کە لە ڕێی کەکتۆر گرنگترین ڕێنماییەک گەر خۆتمات بێت لە چەند خولەکێکە بدێتە بینەران ڕێنمایی بۆ ئەم نەخۆشیە ڕاستی لە بەرەوەی سەبەبەکانی وەکو وتمان قەڵەویە یان زیادبوونی کێشی لەشە و وەرزش نەکردنەوە دوو سەبەبی سەرەکین کەواتە ئەمە ئەتوانێت ڕێگری لێ بکرێ پێش ئەوەی تووشی ببین ئێمە با خواردنێکی باڵانس و ڕێک و پێکمان هەبێ با خواردنەکەمان کەم بکەینەوە بە تایبەتی کاربۆهیدریت یعنی شیرینی و شەکرەکان چەوریە تێرەکان ئەمانە کەم بکەینەوە فاسفودەکان کەم بکەینەوە زیاتر گرنگی بە سەوزە و میوە و ئەو خواردانە بین کە چەوری و شیرینیان کەمە ئەمە یەک دوو ئەگەر بتوانین بە شێوەیەکی ڕێک و پێک بۆ تەندروستی ژیانمان بۆ هەموو بەشکانی تر بۆ دڵ بۆ مێشک بۆ فشاری خوێن بۆ شەکرە بۆ ئەم نەخۆشی نیشتنی چەوریە وەرزش بکەین کە وەرزش جگە لە سوودی تەندروستی جەستەیی سوودێکی زۆری هەیە بۆ دەروون دروستی بەڕاستی اینجا دوورکەوتنەوە لەو دەرمانانەی کە بێ ڕاوێژی پزیشکی ئەنووسرێن هەنێ دەرمانی شەیە بێ بزانێن نەخۆشیەکە هۆشیاری هەبێ یا پزیشکە هۆشیاری پێبا کە دوای مدەتێک چێکی ئەنزیمەکانی بکە ئەبێ ئاگاداری ئەم شتانە بێ ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە جوان کۆنتترۆڵیکەن نەخۆشی جۆری دووەمی شەکرەکە جوان کۆنتترۆل نەبێ زیان بە جگەر ئەگەیەنێ چەوریەکانی جگەر ئەگەر بەڵام چەوری ناو خوێن ئەگەر چارەسەر وەرنەگرێ وەرزش نەکا ڕێنمایی پارێز نەکا لە خواردن ئەمانە زیان ئەگەێنن کەواتە زۆربەی چارەسەرەکان خۆپارێزگان ئەگەڕێنەوە بۆ سەبەبەکان کە زانیمان سەبەبەکان چین لە ڕێی وەرزش لە ڕێی خواردنی دروستەوە ئەتوانین ڕێیان لێ بگرین زۆر سپاس دکتۆرجان کاتی خۆت بێمە بەخشی سپاس دەکەین بەڵازدان و خۆشەویستان ناوبڕێکی کورت وەردەگرین و پاش ناوبڕەکە درێژە بە تەوەرەکانی دیکەی پەیامی ڕۆژ دەدەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگاکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی
سەرجەم بەرهەمەکانی لە سەداسەد حەڵاڵ و بە پێی بنەماکانی ئیسلام و ڕێنمایە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازار. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە سەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دەستپێکی ڕۆژێکی نوێ بۆ هەرێکێک لە ئێمە یا هەر توێژێکمان جیاوازیەکی زۆری هەیە. هەر کەسەمان بەیانیان یا دەستپێکی ڕۆژی نوێ بەکار و پیشەی خۆیەوە سەرقاڵە. هیچ لە توێژەکانیش ڕەنگە ئاگاداری ژیانی توێژەکەی دیکە نەبن. ڕامیار لە بەیانەیەکی زوو چۆتە لای کۆمەڵێک کرێکار لەسەرێکی لە شەقامەکانی سلێمانی کە چاوەڕێی ئەوەن کە ئەو ڕۆژە ئیشێکیان دەست بکەوێ بۆی کە پارۆنانێک بۆ منداڵەکانیان پیا بکەن کامە تەنها کۆمەڵێک کرێکارن بەیانیان پێکەوە کۆ دەبنەوە و توێژێکی کەمن لە ناو کۆمەڵگادا
و ڕەنگەیەکێک من لەو توێژانای هێشتا لەناو کۆمەلگای ئەمەدا لەمانە خراپتریش هەبن کە بە شوێن پارویەک نانا بگەڕێن و دەستیان نەکەوێت. لە شەقامێکی سلێمانی کە ڕۆژانە کۆمەڵێک کرێکار کۆ دەبنەوە زۆر جار ئێوارانیش دەڕۆی هەتا ئێوارە کۆمەڵێکیشان هێشتا هەر لەوێن و چاوەڕێەوەکەن کەسێک بێتە سەر و ڕێگایە و پێویستی بە کرێکارێک بێ یا پێویستی بە یەکێک لەو پیشەوەرانە بێت کە لەوێ دانیشتون و بیامە لەگەڵ خۆیانە بۆ کارکردنێکی چەند کاتژمێری. ڕامێر چوەتە لایەن لەگەڵیانە ئەدوێ بزانین ژیانیان و دەستپێکی ڕۆژێکی نوێیان چۆنە بۆیە دەچین ڕێ ئەزلایڤێکی ئامادەکراوی ڕامیار با بزانین ژیانی ئەم کرێکارانە چۆنە و چۆن ڕۆژێکی نوێیان دەست پێ دەکەن. بڵێ جەلال پێما بێ هاوکارانم ئاماژە بەوە دەکەن پێشەوەی بچینە لای ئەوەی بزانین ڕۆژێکی نوێی کۆمەڵێک کرێکار یاخود بەشێک لە چینی کۆمەڵگا لە سلێمانی لە شەقامێکی سلێمانی راپۆرتێکی ترمانەیە بە ئەو ببینین دوای دەچینە لای ئەو. واتە دەچینە لای راپۆرتی ڕێناس لە ڕانیە کە گۆڕستانێکی لێیە بە گۆڕستانی کێ لە بەرزەکان زیاتر ناسراوە و بزانین مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە وایە لە ئێستادا و گۆڕستان ئەگەر مردوویەکی تازی تیا بنێژرێ هاوشێوەی ئەو ساڵە کۆنانەیە و ڕابردووە هێندە کێلەکانیان بەرزە کێلی گۆڕەکانیان یاخود ناپێکەوە بینەی راپۆرتێکی ڕێناس دەبین. لە گۆڕستانی کێلە گەورەکانین لە پشدەرە ڕەقە وەکو باسی لێوە دەکرێت ئەم گۆڕستانە مێژوەکەی بۆ زیاتر لە 1500 ساڵ دەگەڕێتەوە. بۆ زانیاری زیاتر بینەری ئەو راپۆرتە بن. ئەم گۆڕستانە لە گوندی مەمکانە لە پشدەرە ڕەقە بەشێک لە کێلە قەبرەکانی 2 مەتر بۆ 3 مەتر بەرزن. شارەزایەکی مێژوویی دەڵێ ئەو کێلە قەبرانە لە بەردی گەورە لە شاخدا تاشراون و بە ئامێری زۆر سەرەتایی مێژوەکەشیان بۆ نزیکەی 1500 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. دیارە ئەو کێلانە لە ئەنجامی شەڕێکی گەورەدا کە لێرە ڕوویداوە کە شەڕەکە لە مابەینی ساسانیەکان و لەشکری ئیسلامدا بووە. ئەو کوشتارەیە لێکەوتوتەوە و ئەو کێلانە بڵین هاتنی ئەو کێلانە بە بڵین گەورەی کێلەکان ئەوە تا ئێستا بەڕوونی دیار نییە بەڵام زیاتر دەگەڕێتەوە بۆ یان جەنگاوەری ئاسا یان جەنگاوەری گەورەتر لەوەی بەڵێ شاخی گەورەیەدا تاشراوە. ئەوە چەکچووکاری تێدا کراوە چکە ئەو کاتی ئامێری پێشکەوتونە بۆ وەکو موشار و ئەو بابەتانە بە چەکچووکاری کراوە. دانیشتوانی گوندەکەش دەڵێن ئەو گۆڕستانە مێژوەکەی بۆ سەرەتای هاتنی ئیسلام بۆ دەڤەرەکە دەگەڕێتەوە. دەژڵێن لایەنە پەیوەندیدارەکان گرنگیان بە شوێنەکە نەداوە کە دەکرا وەکو شوێنێکی شوێنەواری مێژووی گرنگی پێ بدرێ. ئەگەر ئێستا لە جەیەکی دیکە بایە ئەوجاری خەڵکێکی ئیوا هەبایە ئەگەر هاتپا هەوڵیدا بە لەوانەیە بە شێوەکی منزەرەکی زۆر جوان دروست کراباوە نەک ئیوا لە بەرەڵابە بە فکری با و باپیرانی شوێمەگە لە بۆیان گێڕاوینەوە لەوانەیە تەمەنی لە 1500 ساڵ بەرەژێر لەوەی وەکی قسان دەکەنەوە بوو بێ. شوێنێکی مێژوویە کە داوا لە حکوومەت دەکەین بێت و ئاوڕێگرێ و ناچێ بداتەوە چونکە وەکو خۆتان دەیبینن ئەو قێلانە مێژوویەکان دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا بەڵام چونکە بەهۆی ئەوەی هیچ ئاوڕی نەدراوەتەوە لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن کەرتێکی تایبەتەوە ئەگەر بێت و لەلایەن کەرتێکی تایبەت یاخود حکوومەتەوە ئێرەکانە سیاز بکرێت ئەوە لە ڕووی گەشتیاریەوە سودمەند دەبێت هەرم لە ڕووی مێژووی وڵاتەوە کەسی وایە دەڵەگە بۆ نەڕۆژینێم تەماشایان نەکەم دڵم مرتاع نابێ کەسی واشەیە دەڵە من حەزم لێ هەم ڕۆژێک ئەوان تاشەبەردانە ببینم. ئاینی پیرۆزی ئیسلام دانانی کێل و ڕازادنەوەی گۆڕ تەنها لە پێناو ناسینەوەی گۆڕی مردوودا داناوە. شوێنەواری مێژووی با ناسنامەی دروستبوونی میلەتان دادەنرێت لە زۆربەی وڵاتان گرنگی و باەخێکی زۆری پێدەدرێ بەڵام لە هەرێمی کوردستاندا باەخێکی ئەوتۆ با شوێنەوارە مێژوویەکان نەدراوە. لا دەڤەری پشدەرە ڕەقەوە ڕێناز ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ.
بەڵێ ئایزان وەک هاوکارە ماماژەی پێکرد دەستپێکی ڕۆژێکی نوێ بۆ هەر کەسێک لە کۆمەلگایە شێوازێک و تایبەتێکی جیاوازی هەیە وەروەها بابزانین دەستپێکی ڕۆژێکی نوێ لای چینێکەوە ئیشیان کارکردنە یان لە ناو کەوانەیەکە کرێکاریە بزانین هاوکارمان ڕامیان عوسمان کە بە ئەزلایف لەگەڵیان بووە چۆن ئەوان ڕۆژێکەکەیان دەست پێکات. سڵاوی خواتان لە بێ بەیانیتان باش ئێمە ئێستا لە سەر سیمەتریەکەی شاری سلێمانین ئەو شوێنە بەوە زیاتر ناسراوە کە زیاتر کرێکاران بەیانیان لێرەدا دەنیشن بۆی کە ینی کەسێک بێت ئیشێکیان پێبدا کارێکیان پێبدا زیاتر ئەو کرێکارانەی کە لێرن ئەو ئیشانە دەکەن کە یەکێک پرۆژەیەکی هەبێت خانوویەکی هەبێت چوزانم دیوار بێت یاخۆت بڵێن کونکردنی سەقف بێت ئەم شتانە لێرە ئەو کەلوپەلانەی کە هەیەە لێرە لەسەر جادەدا دەنیشن چاوەڕی کەسێکن کە ئیش و کارێکیان پێبدات زۆربەی کات لە دوای بانگی بەیانیەوە دێنە سەر ئەم شەقامە و تا نزیکەی بانگی ئێوارە لێرە دەمێنەوە زۆر کەسیان ئەڵێن تاوەکو ئێوارە هیچ کارێکیان دەست ناکەوێت لێرە دادەنیشن تاوەکو ینی بانگی ئێوارە ئەو کەلوپەلانی کە هەیەە بنمونە لێرە وەکو درێلە واروها کۆمەڵێک کەلوپەلی ترە بەڕاستی ناوەکانیان نازانم ئەمە شیشە بۆکردنەوەی ئەو کونی جیرانی بڵێن ئەو کونانەی کە دەگیرنەوەکو بڵێن حەمام و کۆمەڵێکشی تر ئەمە کۆمپلێسەر و کۆمەڵێک جیازی تریان لایە کە لێرە ئیشەکەن دەمەوێت بچمە لای بەشێکیان سەلام عەلەیکوم باشم برا ئیش و کارتان چۆنە ئیش دەست دەکەوێت دەست ناکەوێت لێ بەخوا ئیشی هەر نییە ئەو دوو مانگی ئیشی نییە وەڵڵا دوو مانگە ئیش نییە ڕۆژانەکەی یەنە سەر ئەو جادەیە والله ڕۆژانە ئێستا نییە والله حتى ڕۆژانە ئیش نییە بس بقنطرات يعني يك روج تقريبا 10,000 روجانا ب 10,000 تا ايوارا حول لا والله روجانا بقنطره لا بقنطره 10,000 قنطره 10,000 لا والله بس روجانا استانيه تا شو وقت اللي ردمين ايواران والله يعني تا ايوارا كم ساعات والله تقريبا 6 ساعات دولار برز بوتوا كاريجري كردوت السنه والله مواد غذائيه زور برزه استا والله زور قرانه ايش هي ايش؟ لا والله نية ايش نية اي والله ايش نية يعني هذا تقريبا بيستروش يعني 1 دينار ماكو استفاد والله يجي لهنا وبعدين يروح البيت بارنية ويش نية اي والله امانه هيشين امانه مشتانه شي بيك والله هنا زين بهاي مال الجماعه كريكاران بيانيان شكات دينا ايرا ساعات شن ين ايرا والله من ساعات حاول حتى ساعة شوار اي والله ايش نية روشوا ايش نبات هيك والله ايش نية يعني خلاص ايش نية ايشي ترتانية جقلا ميشا شيء جقلا ميشا ايشي ترناك نعم لا معاش ولا يكريكار لا معاش لا والله لا معاش تان هي ونا ايشي ده هر امان لا معاش ولا ايش يعني دودان ايش نية يعني ماك استفادة لا من الحكومة ولا من الشارع يعني استفادة ماكو سلاي خال لبي السلام ورحمة الله سلام ايش كار شلون بالعربي انا بالكردي ولا طقه ما اعرف كل شيء بالكردي بالعربي مو مشكلة بالكردي ما اعرف بالعربي يلا مو مشكلة ايش هي والله ماكو شغل قليل يعني بالشهر تحصل لك يومين 3 ايام بالشهر ماكو شغل شن ساعات ليرن روجانا شن ساعات من الساعة 7 حتى للمغرب باقي لنا اي شن صار اي شكل ليره والله تقريبا 7 سنوات انا هنا 7 سنوات اي 7 سنوات انا من 2014 ولحد هاللحظه هاي انا بهذا المكان انت بالوين يعني؟ انا من بابل اي لبي ايش نيه ما نية ايش نية يعني ايش كار ليره باشري يا لبي لبابل والله انا مهجر انا ما جاي على مود شغل احنا نازحين اي انا ما جاي على مود شغل بس المنطقه مو زينه وما ماكو عوده عائله هي يعني اي عائله هي وبيت ايجار بشكات اما
ئەگەر لێرە ئیش بکەن ئەمە بەشەکە دەموچێ بەشدانەکە من يعرف ما جاي يعرف السؤال بالعربي شنو يكفينا؟ والله هي ما يكفي بس قوة هي بس الإيجار يلا مطلعين الإيجار هاي زۆر سپاس ئەوانەی کە لێرن یعنی بەشێکیان عەرەبن و خەڵکی ناوچەکانی خواروی عێراقن کە لێرن وەکو ئەو بەڕێزا ئاماژەی پێکرد ینی نزیکەی 7 ساڵە ئەمە لێرەیە ینی ئاوارەیە و هاتۆتە ئێرە ڕۆژانە لە کاتژمێر 7 بەیانیەوە تاوەکو ینی دوای بانکی مەغریب لێرە ئیشوکارەکان ڕۆژانە هەبووە جاری وا بە 10,000 دەستکەوتووە کە بەشی بژێوی ژیانیان ناکە وەکو پێویست لە هەمان کاتدا ئەنێ جگەلەوەی کە عەرەب هەروە کوردی لێیە کوردی سووریای لێ کوردی عراقی لێ ناوچەکانی خواروی عراق و بەقا و بابلوەوانە و هەروە کوردی ئێرانی لێیە لە ئێرانەوە دێن ڕۆژانە لێرە ئیشەکەن ینی بە درێژایی ئەو جادەی کە سیمەتەکەی پێدەوترێت تاوەکو خوارەوە لێرە دەوەستن ئەو کەلوپەلانەی کە لێرە هەیەە زۆر سپاس مەمنون ئەو کەلوپەلانەی کە هەیەە لێرە ینی داناوە بۆی کە ئیشوکار بکەن و ئیشوکارەکانی خۆیان لێرە ڕایی یەکەن ینی وەکو ئاماژە پێکرد لە زۆربەی چینەکانی تایە کورد و ینی عەرەب و کوردی ئێران و کوردی ینی زۆربەی پارچەکانی کوردستانی تایە زۆربیان نایەنەوێت دەرکەون و قسە بکەن چونکە ینی من پێشتریش هاتم قسەم لەگەڵیانە کردووە خۆیان وەکو دەڵێن دۆخی ژیانیان هێندە ناخۆشە سەختە ئەنی تااقەتی قسەکردنیشیان نەماوە چونکە ڕۆژەیە لێرە تاوە پێوارەدا دەنیشن لەسەر ئەم شەخامە بە درێژایی ڕۆژەکە بە درێژایی ڕۆژی گەرمای هاوین کە چلەی هاوینە وەروها ڕۆژە سەرماکان کە بەفر و باران دەبارێت لێرەدا دەنیشن بشێویکی ئەوتۆیان دەست ناکەوێت ینی بۆیە چاوەڕێی ئەوەکەن ینی کەسێک بێت ئیشێکیان پێ بدات و ئیشوکارێکیان پێ بدات و لەگەڵ یا بڕۆن بۆی بشێوی ئەو ڕۆژەی خانەوادەکانیان دابین بکەن بەڵێ. بەڵێزان ئەوەی بینیمان بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و یەکێک لە شەقامەکانی شارێکی سلێمانی بووکەوە دەستپێکی ڕۆژێکی نوێیان بەیانیان زوو هەڵدەسم دەچنەوێت جا سەرما بێ گەرما بێ هیچ فەرق ناکە چاوەڕێوە دەکەن دەرفەتێکی کاری ڕۆژانیان بۆ دەستکەوێ و بچن بە شوێن پاروێک نانی حراڵە. دەستپێکی ڕۆژەکان ڕەنگە جیاواز بن بەڵام با من لە هاوکارم پرسم جەلال ئەگەر لە تۆ پرسین دەستپێکی ڕۆژێکی نوێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن ئەبێت ینی خوێندنەوەت چییە بێ بۆ دەستپێکردنی ڕۆژێکی نوێ بۆ بارەدۆخی کە ئێساکە لە هەرێمی کوردستان هەیە ڕەنگە گرفتی کارەبا هەبێ گرفتی ئاو هەبێ یاخۆت گرفتی هاتوچۆ هەبێ خراپی ڕێگاوبانەکان کەمی دەوام بۆ بگشتی دەستپێکی ڕۆژێکی نوێ شوان لە هەفتەی پێشوو لەسەر ئەم بابەتە پێکەوە پێم وایە قسەمان کرد لەوەی کە لە هەرێمی کوردستان نەک تەنها ئێستا لەم بارودۆخەیە لەوەتەی هەیە هەروین بەیانیان زوو مرۆڤ پێویستی بەچی هەیە لەوەی کە دیتە دەرەوە بە مێشێکی ساف وانە بە دەموچاوێکی کراوە بە ڕوویەکی خۆش و کە تۆ شەوەی سراحەتت کردووە بیتە دەرەوە بچیتە سەر کارەکەت واز لەوە بێنە توێژێکی زۆر بێکارن گەنجێکی دەرچووی زۆر دانەمەزرا و بەدەست بێکاریەوە دەسوڕێن و هەندێکی ڕەنگەر بخەونتانیوە ڕۆوانە بەڵام بەگشتی باز لەوانە بکەین کە دەچنە سەر کارەکانیان وانە تۆ بەیانە هەڵدەستی پێویستت بە ئەوەیە کە خۆت مرەتەب بکەیت تەرتیبەکەی بچی بۆ سەردەوام کە فەرمانبەرێکی حکوومەتی هەرێمی کوردستان بەیانیان هەڵدەستێ کارەبانیە زستانە شەوەکەشی کارەبانە بۆ ئاوێکی گەرمی ژنێت تەنانەت بۆ بەیانی زۆر سارد بێت دەموچاوێک بشوە هەر ئەمە دەستپێکی نوێیە کە تۆ لە دەستپێکی ڕۆژەکە تا میزاج دەگیرێت چکە کارەباکەنیە زۆر هەر لە ماڵەوە تاریکە تۆ خۆت نبینیتەوە بزانی جوانە چ جایەوەی کە ئافرەتە پێویستی بۆیە کە خۆی مرەتە بکە پیاوە پێویستە سەرێکدا بێنێ شانەیە بکە مجەفیفەیەک بکە چکە ئەم ڕۆژانەی پێشوو قسەمان لەسەر ئەمە کرد وتم ئەگەر باشە ئێمە لە پەیامارایشگایەک نەبێ ڕۆژی وا هەیە دێنە سەر شاشەڵەنگە بینەر لێمان ڕابکە جەلال من ئەمێەوە باسکەم بینەران هاوکارم جەلال بەیانەیەکی زوو هات بەس چاوی دیار بوو ئەوی چاوی شارد بووە بە چاویلکەیەک هەموو گیانی قەپات کردووە نە سەرمای بوو
ئێوتم بۆش پرزیوتی نەکارەبا هەیە نە ئاوی گەرم هەیە نە هیچ هەیە ئەمەش دەتوانین بڵێن نمونەیەکە بۆ نیوەی کوردستان باشە تۆ سیرکە ینی ئەگەر بچیتە شوێنێک ئێستێمە دیتە پەیان باشە ئارایشگای هەموو شتێک لە بەردەستایە مەزبوط بەس فەرمانبەرێک کە دەچێتە سەر کارەکەی بەیانی کارەبا نەبووە ئاوی گەرم نەبووە نازانێت چۆن سەرێک دابێنێ ینی ئەچێتە سەر کارەکەی دەبێت بە چۆن ڕۆحیەتێکەوە دەست بەکار بکە ینی لەمەیە ئەممان بۆ دەرەکەوێ هەموو تاکێکی یان ڕێژەی 16 هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لە ڕێژەی توانین بڵێن نەوەتی ئەوانەی کە ئیش دەکەن و ئەچنە دەرەوە هەر لە هاتنە دەرەوەیان میزاجیان گیراوە بێتاقەتەن یان بە کامڵی ناتونێتە دەرەوەی تر ئەمەش زیاتر گرفتی زۆرتر دروست دەکات دەستپێکی ڕۆژێکی نوێت کە چۆن بێت هەندێکی ڕەنگە پێویست بکە وردی بکەینەوە بۆ ئێمە بەتەماهین لەوەی کە تەوەرێکی بەیانیانمان لەسەر و بابەتە دابنین لەوەی کە چۆن دەستپێکی ڕۆژی نوێمان دەست پێ بکەین لەوەی کە دەستپێکەکە گرینگە چونکەوە کاماژەمان پێکرد ئەگەر بە ڕۆحیەتێکی جوان بە دڵێکی خۆش بە مێشێکی ساڵ دەست پێ بکەیت دەروونێکی ئارامەوە بە دڵنیاییەوە تۆ هیچ نەبێ حەوت کات ژمێر دەوامی شت پێ دەکرێت بەڵام نەک بەیانیان زوو بە میزاجگیراوی بە بڕینی کارەبا دەی بڕۆ دووجار جۆزەکەش هەڵبەرەوە چونکە ساعتێکە گەر مۆلیدەیان بۆ هەڵکردبن لە گەڕەکەکەتانە زۆر گرنگە بەڵام بەداخۆ دەستپێکی ڕۆژی نوێ لای ئێمە بەم شێوازەیە ئەوەی دەبینین توێژێکی کرێکارانەوەی دەبینین فەرمانبەرەکە چۆن دەچێتە سەرکارەکەی با دواکەوتنی موچەکانیشمان بوەستێت کە بەیانیان بەڵجەوە دەچیتە سەرکار دەڵێی موچەکەشم جوانە. بەڵێ جلال پێم وا بێ هاوکارمان عیمرانمان لەگەڵ عیمران سڵاوت لێبێ و پێشوەی بچیتە لای میوانەکەت دەستپێکی ڕۆژێکی نوێی تۆ چۆنە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لا تەواوی بینەران و سرانی کەناڵی ئاسمانی پێیان وڵا دەستپێکی ڕۆژی من بەگشتی باشە بەڵام ئەمڕۆ زۆر خۆش نەبوو بەوەی کۆمەڵە گرفتی تەکنیکیمان هەبوو لە پێیان دەستپێکێکی خۆش نەبووی تر بە تەمای خوا بزانین ڕۆژەکەش چۆنە بێ بەڵام من بە شێوەیەکی گشتی بەیانیان زوو لە خەوەڵەسم زۆر تەمبەڵ نیم خۆشم ئاوەڕێک و کەشخاکەم بۆ مابەتانە باشم کاچوانە من ئەسمە لای میوانەکەم ئەمڕۆ باسی مەترسیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین بەسەر دەستپێکەکەی عیمران دیارە بۆی کاڵێ دەستپێکێکی باش نەبوو باش نەبوونەکەی هەر بەردەوامە چکە دیارە گرفتە تەکنیکەکەی ئێمە لێر بەردەوامە عیمران پێم وایە لەوەی کە دەستپێکەکەت ڕەنگە بە جیاواز گرفتی سەرکارەکەت باش بێت کۆمەلگاوە بشێ ئەمەش هەر بەشێکە لەو هۆکارانەی کە خەڵک ئێستا کە شیک پۆش نییە بەو هۆی کە تا درنگانی شەو خەریکی تۆڕە کۆمەڵایەت عیمران دیارە ببوورە دەستپێکەکەت باش نییە و تا کۆتاییش بەم شێوازە ناکرێت کە بەردەوام بین چکە دیارە گرفتەکە دێشتا چارەسەر نەکراوە بۆیە عیمران داوای لێبوورنت لێ دەکەین داوای لێبوورن لە میوانەکەت لە بینەرانی عزیز دەکەین کە بەهۆی گرفتی تەکنیکیەوە ناتوانین درێژە بە تەوەری دووەمی بەرنامەکەمان بدەین دیارە عیمران لەبەرەوەی کە گرفتەکانی بەیانیانی تەنها گرفتە تەکنیکە بوو پێم وایە هێشتا التیزاماتی زۆری ماوە لەسەر شانی دروست بێ بۆیە دەستپێکەکانی باشن یاخوا هەمیشە هەروە مرەتەب و تەرتیب بی سەرفراز بی ئازیزان و خۆشەویستان دیارە بڕگەی دووەمان قسەکردن بوو لەسەر پاراستنی خێزانەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کامڕۆکە دیارە دەردی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمومان پێوەی دەناڵێنین ئەوانەشی کە ئەگەر هەست بۆ ئازار و دەردەنەکەن کە تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆیان دروست نەکردوین بە دڵنیاییەوە ڕەنگە هێشتا ئازارەکە لە دڵی نەدابن گەرنە ئازاری تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کۆمەلگا و لەسەر چاک و لەسەر خێزان زۆرن هەندێکمان ڕەنگە هەستمان پێ نەکردی بەڵام مەترسیەکان لەسەرمان هێشتا هەر هەن بۆیە دەبێ بەجددی فیلتەرێک بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سنووری یا پەرژینی خێزانی خۆمان دیاری بکەین بۆ منداڵەکانمان بۆ دەوروبەرمان لەوەی کە چۆن خێزانەکانمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بپارێزین کە بەداخەوە تەوەرەکەمان لە هەولێر لەسەرم بابەتە بوو و میوانێکی تایبەتیشمان هەبوو بۆیە قەدەر نەبێت لە ڕۆژانی داهاتوودا لەسەر هەمان تەوەر بەردەوام دەبین بۆی کە لە خزمەتان نابین و زیاتر هوشیاریتان بدەینێ بۆی کە چۆن لەم سەردەمەدا کە ئەمڕۆ تەکنەلۆژیا گەیشتووە تا هەموو ماڵێک و گۆشەی هەموو ژوورێکیش بەتەنها بە تایبەتی بۆیە دەبێت زۆر بەوریاییەوە مامەڵە لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەیت.
وڵای زان سپاس تا ئەم کاتە بینەرمان بوون و لەگەڵمان بوون سپاس بۆ بینەریتان سپاس بۆ هاوکارانیشمان لە کۆنتترۆل پڕگەکانی ئەمڕۆی پامی ڕۆژ کۆتایی پێهات بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.